ئەوگەرانەیە پێشکەشە بەو میوانە بەڕێزانە بۆ کاکە خسترسیان و کاکە سەیدە ژاری خۆشەویست و کاکە ڕێواری گەڵاڵەیی بە هەلی شێخ سەلامی خۆشەویست یاری دور وڵات ناتوانی بەگەمەلات کابێدان تۆ نازان بچین با سەرهات یاری دور وڵات ناتوانی بەگەمەلات کابێدان تۆ نازان بچین با سەرهات بڕوان پێ بکە مەرگەندی تۆ لە کوێ بۆیە یار دەرمانی دەردم تۆ نەهاتی تەنایەجە تازە تەمەن بەجەنگ هێشتم خەزا بۆ نەمدی بەهار ئێستا هەمن دانیاژی لە ناو چاویوە جان ئەڵمەند مەگری بۆ کامردم مای ڕێژە فەرمێسک بۆ نایویستی لە من بەڵام ماشقی تۆ مەگری بۆ کامردم مای ڕێژە فەرمێسک بۆ نایویستی لە من بەڵام ماشقی تۆ با مۆزیکا شیوان مەجارم بۆ تاکارەگەم گۆرانە دەری ڕم هەستی خۆ بە مۆزیکا بەڕەکەم شیوان مەجارم بۆ تاکارەگەم پێشکەشە بەموو بێدایکەکان دخوا جەمیڵە خوا جەمیڵە دخواوە جەمیڵە دایەگیان مەگری بۆ مناگریم بۆ تۆ بەخوا ڕێبوارگیان دەبم بە فیدای خاچی ڕێی تۆ ئاخەمان
قوربانتانم خۆشەویست